هێشتا متمانی پەرلەمانی بەدەست نەهێنا بوو. ئەمریکا پاڵپشتی خۆی بۆ دەربڕی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پاش دەست بەکاربوونی پاڵپشتیەکانی ئەمریکا بە کردەیی چووە بواری جێبەجێکردنەوە، بە تایبەتی لە پرسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوو عێراقی دووچاری قەرزی ناوخۆیی و دەرەکی کردووەتەوە. ئەمریکاش دەستی هەیە لەم بابەتە و خەڵکانێکی زۆر لیستێکی زۆر ئەوەی معلوماتە بێ کە دراوە بە حکومەتی عێراقی کە ئەمانە پارەکانیان سپی کردوتەوە لە دەوڵەتەکان، ئەمانە هەموو بە بەڵگە و بەناوەوە دراوە بە حکومەتی عێراقی. فقرة 3 مناقشة عامة. بەپی سەرچاوەیەک لە نێو پەرلەمانی عێراقەوە بەشێک لە کوتلە سیاسیەکان ناڕازین لە شێوازی دەستگیرکردنی ئەو پەرلەمانتارانەی کە لە پرسی گەندەڵیدا تێوەگلا بوون، بەڵام بەهۆی ئەوەی ڕای گشتی لە مەلەفی گەندەڵیدا هاو سۆزی حکوومەتەکەی زەیدیە، بۆیە ئەو کوتلە سیاسیانە ناتوانن بە ئاشکرا قسەی دڵی خۆیان بکەن، هەندێک جاریش لە میدیاکانەوە بە ناچاری پاڵپشتی هەنگاوەکانی زەیدی دەکەن. إصلاحات التي يقوم بها ئەو چاکسازیە کە ئەنجامی دەدات بۆ دژایەتی گەندەڵیە، واتە لایەنی ئابوووریەکەی گرتووە. هیچ عێراقیەک نییە پاڵپشتی ئەو هەڵمەتە نەکات، چونکە گەندەڵی جەستەی وڵات دەخوات. ينهش في جسد الدولة. پاڵپشتی ئەمریکا بۆ حکوومەتەکەی زەیدی بە شێوەیە کاریگەری هەبووە کە ناوبراو بێ دوودڵی دەستی بۆ چەندین مەلەف بردووە کە بەلای حکوومەتەکانی پێشووی عێراقەوە هەستیار و مەترسیدار بوون. دیارترینیان بابەتی گەندەڵی و چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێرانە. زەیدی لە ناو ڕەحمی هێزە سیاسیە تەقلیدیەکانەوە نەهاتووە، بەپێی هاوکێشەیەکی تازەی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناوخۆیی عێراق هاتۆتە کایەوە. ئەم پیاوە کوتلەی سیاسی نییە، ئەم پیاوە ئەو هاوکێشەیە هێناوێتی و ئەم پیاوە لە فەقیریوە نەهاتووە، هەبوونە خاوەنی سەرمایەیەکی زۆرە، یعنی پێویستی بە پارە نییە، پێویستی بە گەندەڵی نییە، پێویستی بە پۆستەکەش نییە. چاودێرانی سەربازی پێیان وایە ئەمریکا نایەوێت جارێکی دیکە عێراق ببێتە گۆڕەپانی میلیشیاکان، هەماهەنگیەکانیشی تەنها لە چوارچێوەی وەبەرهێنان نابێت. العراق بالنسبة لأمريكا هو هدف رئيسي. عێراق ئامانجی سەرەکیە بۆ ئەمریکا. ئەو گرنگیە تەنها لە وەبەرهێنان نییە، بەڵکو وەکو بنکەیەکی گرنگ و هێڵی ڕوبەڕووبوونەوەیە بۆ ئەو ئاڵنگاریانەی لە ناوچەکەدایە. سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا لە کاتێکدایە جارێکی تر دانوستانەکانی ئەمریکا و ئێران نەگەیشتنە ئەنجام، شەڕ و ئاڵۆزی باڵی بەسەر ناوچەکەدا کێشا. گروپە هاوپەیمانەکانی ئێرانیش لە ڕاگەیەنراوێکی نۆخاڵیدا دژایەتی خۆیان بۆ سەردانەکەی زەیدی خستە ڕوو. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغدا.